جارێکی تر سڵاوتان لەبێت بەیانین باش کوردستان بەردەوامە لە تەوەری دومی بەرنامەکەمانداین گفتوگۆکەین لەسەر کێشەکانی پێست و جوانکاری کە ئێستا باوە بەتایبەت لە هەرێمی کوردستانیشا گەنجان زۆرتر ڕوولەم بوارەکەن بەرە وەرزی بەهاری شەڕۆین لە مەودووە کاریگەری هەتاو بەریەکەوتنی پێست لەگەڵ هەتاو زیاترە بێ لەسەر ئەم بابەتە گفتوگۆکەین لەسەر دکتۆر دەشنێ لەتیف پسپۆڕی نەخۆشیەکانی پێست و جوانکاری بەخێرهاتی سپاس دەکەین. دیارترین کێشەکانی پێست بەتایبەت لەم وەرزەی ئێستایە کە ڕوبەڕووی خەڵکە بێتەوە زیاتریش گەنجان چین؟ بەڵێ لە فەسلی بەهارە لە وەرزی بەهارە باس بکەین کێشەکانی بڵێن کە پەیوەندی بە تیشکی خۆرەوە هەیە وردە و دەڕوو لە زیادبوونەکە بە حکومەوەیکەوە پێست ئامادەکاریی تەواوی نییە بۆ لە دوای وەرزستان هەتاو کەمە هەور زۆرە هەندێک ڕۆژی زۆر هەورمان هەیە واکە بربەستی پێست بۆ هەتاو کەمتر بێتەوە ئیتر لەگەڵ گۆڕانی وەرزە و بڵێن ڕۆژی خۆرەتاو زیاد بێت و هەتاو تینی بەهێزترە بێ و کاتە سەرەکی کێشەکانی پێست لەگەڵ هەتاوە دەست پێکە ئێتێوانش کێشەکان جۆرا و جۆر لە نەخۆشیەوە تایەتی تاک و بڵێن کێشەی جوانکاری و دەرکەوتنی ڕوخسارێکی نەخۆشیەکان چین ینی هەندێک حاڵەت دەردەکەویان نەبێتەوە نەخۆشی وەڵاهی خۆی تیشکی خۆر بە دایرێک بەڕاستەوخۆ هەندی نەخۆشی دروستەکەی لەوانە کە پێڵێن سەن بام پیا بڵێن بیرۆی هەتاو خۆی نەخۆشیەکە خۆی لە خۆی هەندێک کە سوشیە بێ بڵێن تیشکی خۆر کە بڵێن UVA سەروەنەوشەیی بە تایبەتی UVA و UVB بڵێن UVB-ەکان بەدەزێت وشکە بێتەوە پێستەکە نەخێر وەکو بڵێن سووربوونەوە و پێست هەڵدان و خورانی تووشە بێت و جاری وایە ئەگە زۆر بە تیم بێ بەڵق دروستکردنیش دروستەکە لەو شوێنانەی کە پێستەکە بڵێن هەتاولیەیە بڵێن کەمتر دەموچاوە بەڵام گوێچکە سنگ دەست قۆڵەمانە بە شێویشی زیاتر دەرەکەوێت ئەمە نوعێکە لە بیرۆ کە بڵێن ئەچێتە قاڵبی حساسیەتەوە بڵێن حساسیت بە هەتاو کێشەی تر کە هەبێ بڵێن هەندی نەخۆشی ڕۆماتیزمە کە یا بڵێن پێڵێن کۆنێکتیژ و دزیزز ئەمانە گۆڵێ لەگەڵ هەتاوە زۆر بینی نییە خۆی چواروەرزە قابلە ڕووبدات بەڵام لە کاتی بەتیمبوونەوەی هەتاوە کێشەکان زیاتر یا زیاتر جارێکە دەرەکەونەوە. باشە دکتۆر کێشەکە تەنها لە بەریەکەوتنی تیشکی هەتاوە هەیە یان هۆکاری گەرمیشە ینی ئایا ئەگەر دەم و چاو سێبەر بێ ئیتر ئەبێ بڵێ تەواو من لە بەرەوەی هەتاو لێم نایە زیانم پێ ناگا؟ بەڵێ ئەو پرسیاری زۆر باشە مەسەلەی هەتاو کە ئەڵێن بەرمانەکەوێ ئەوە نیە هەتۆ لەبەر هەتاوکە یابی لە بەر سێبەرە جاری وایە لە ماڵی شۆکەدا ئەنیشیت بەشێکی تیشکی خۆرەکە یا بڵێن تیشکی سەروەنەوشیەکە یەتە ژوورەوە تەوان ئەوەی کە یەتە ژوورە ڕادێکی کەمترێکە گەلەی تۆ لەبەر هەتاوەکە یابی بەڵام ئەوەش دڵیامان ناکاتەوە کەوانەی کێشەی هەتاویان هەیە بڵێ کە لە ماڵەوە بوون لە ژوورەوە بوونیا لە ژێر سێبەرا بن بێ کێشە ئەبنیاوە تا ڕادێکی لە 100% پارێزرا بن ئەبێ هەر ئەوانیش خۆیان پارێزن بە بەکارهێنانی جلوبەرگ بێ یا دژە خۆر بێ بەلو بابەتەنە. بڵێ دکتۆر ینی حاڵەت هەیە بۆ حاڵەت بێ نەبێت بە نەخۆشی بۆ منە حاڵەتێکی کاتی بێ بەهۆی ئەم گۆڕانکاری وەرزیان ڕوودەمە تا بە لە ئێستایە کە بەرە وەرزی گەرماچین؟ بڵێ نەمەکەڵی نەخۆشی جۆری هەیە نەخۆشی هەیە کاتیە و نەخۆشیە درێژخانە گەمە پرسیارەکەەوە بێ بەڵێ زۆربەی حاڵەتانە کاتین بڵێن لە سەرەتای بەتیمبوونی خۆرەوە زیاتر دەرەکەن دوایەکی لەگەڵ کاتە وردە و دەنامێن تەنانەت ئەوەی کە باسیەکەین وەکو حساسەتی خۆروایە ئەوەش لە هەفتەکانی یەکەمە زیاترێکە وردە و چارەسەریش وەرنەگرێواتە هەر خۆی نامێنێ بڵێن دەرەجاتی بڵێن خەڵکی وایە بە شێویشی بڵێن سادە تووشیە بێتەوە کاتە بەبێ چارەسەریش مەجای تیا بیپەڕێنێ بەڵام زۆربەی ئەوانە پێویستیان بە چارەسەر و دوای چەند هەفتەیەک توانن بێ چارەسەریش ژیانی خۆیان بەردەوام بێت. دوای هەندێک کێشێکمان هەیە کە بڵێن بۆ نمونە زیبکە هەندێک جۆری زیبکە هەیە لە هەفتەکانی یەکەمی بەتیمبوونی خۆرا دەرەکەوێت بەڵام لەگەڵ کاتە و لەگەڵ عیلاجە توانی چارەسەری بکەیت و نابێت شتێکی درێژخان وەکو هەندێک نەخۆشی درێژخانیتر نییە وەکو سەدەفیە بێ یا بوهاق بێ یا ئەمانە کە تاکو بڵین هەتا بەردەوامە بێ بە عیلاجیشەوە بەردەوامە بێ بەڵام بەردەوامیەوە
باشە بەر لەوەی ینی تووشی ئەو حاڵەتانە ببی بۆی بچی چارەسەریکە ئەگەر پێشەوە بتەوە ڕێگری لێ بکەیت بۆ نمونە باز لەو دژە خۆرانە بکرێت کە بەکارەهێنرێ ئایا بۆ ئەم وەرزەی ئێستا بۆ دۆخی ئێستا کە پێگومان بە پێی جۆری پێستەکەشە گۆڕێ ئەنی ئەگەر ورتر و زانستیانەتی لەسەر گفتوگۆمان بۆ بکەیت بۆ نمونە ڕێژەی SPF-ەکەی چەند بێت تاوەکو چونکە هەرێکە ڕەنگە بە ڕێژەیەکی جیاواز بەکاری بهێنێ بەڵێ ئەو مەسەلی SPF-ەکە یەکێکە لەو خاڵانە کە پێویستە وەکو کڕیارە وەکو نەخۆش بە دوایە بگەڕی SPF لە 30 کەمتر پاراستنی زۆر سۆگەرنیە کێماڵین SPF 40 و 50 زیاتریش ئەوە زۆر باشە بەڵام لەوە گرنگتر جۆری دژەخۆرەکەیە کە پۆلیۆنیانەکەی دژەخۆر هەیە فیزیکیە دژەخۆریش هەیە کیمیایی ئیشەکە جیاوازەکان لەوێ بڵێ فیزیکەکە تیشتی خۆرەکە بڵاوە کاتەوە تیشتی خۆرەکە ئەگەڕێنێتەوە بەڵام کیمیاویەکان ئەوە زیاتر گۆڕانکاریی کیمیایی بە تیشکەکە ئەهێنێت و ئەیکاتە گەرمی کیمیاویەکان پارێزەر نییە بۆ هەردووشیان زیاتر پارێزەرە بۆ تیشکی بڵێن UVB-یەکان UVA-یەکان کەمتر بەوە تەسیری تێکرێ تیشکی بڵێن ئەوەی کە فیزیایە بەهێزترە بۆ هەردووشیان یان ئەتوانی بڵێن کۆمپلیتە بڵێن کە کردت بە تەواوەتی تۆ ئۆتوارێزێ لە تیشکی سەر و بەوە نەوشی باشە دکتۆر پێویستە دوای هەر سێ کاتژمێر جارێک بشۆرێ ئەگەر لەوە زیاتر بمێنێتەوە کاریگەری نەرێنی دروستەکە ئەمە بنەمایەکی زانستی هەیە بەڵێ ڕاستە زۆربەی زۆری ئەو دژەخۆرانەی کە لە بازارایە ئەوە پێڕێوە بکەی دوای 2 ساعات بۆ 3 ساعات ئەبێت دووبارە سەر لە نوێت چەورکرێتەوە پێستەکە پێی یعنی ئەو ئیفکتی ئەو کاریگەریە ئەو مەفعولێکی هەیەی بۆ 3 ساعات زیاتر نییە تەنانەت ئەگەر پێستەکەش نەشووی لە ڕۆژێکە دکتۆرە بێت چەند جارێک بەکاری بێنێ ئەگەر لە دەرەوەی بێت ئەمە باسی زۆربەی ئەو جۆرانەی کە لە بازارایە بەڵام لەم چەند ساڵی ئەخیرە بە تایبەتی جۆرێک پێ بووە لە ئەوروپا ئەمە یەک جار لە ڕۆژێکە بەسە و بە لێکۆڵنی زۆر فراوانی لەسەر کراوە کە تەنانەت بۆ سەرەتانی پێستیش پارێزگاریی زۆر باشمان بۆ کە چووکە ئەو نیسبەتی تیشکی سەر و بەنەوشێکە گاتە پێستەکە بەهۆی ئەوە زۆر توانی کەمیکەینەوە باشە کەشوهەوای ئێمە چۆنە بۆ توشبوون بەو نەخۆشیان ئایا لێی گەرمە ئێرە ئەوەندە بەهێزیان تشکی خۆر ئەوەندە ڕاستەوە خۆ کاریگەری هەیە مەبەستە سەرەتانی خوێن بوو نان با نەچینە قاڵبی ئەو نەخۆشی شێرپەنجەوە بەڵام ئایا تیشکی خۆر لە ناوچەی بۆ نمونە هەرێمی کوردستان ئەوەندە بەهێز ئەوەندە کاریگەریەکی ڕاستەوە خۆی هەیە تا تووشی بۆ نمونە نەخۆشیکیان کاریگەریەکی زۆر خراپ لەسەر پێستجێ بهێڵێ بەڵێ تشکی خۆر بڵێن ئێمە لە وڵاتانی کە تیشخۆڕانتیای بەخۆتە بەهێزە بەڵام لە لایکەوە دیوەکیەوە پێستیشمان تا ڕادێک بەرگری باشە یعنی ئەمە لایەکیان پۆزیتیڤ لایەکیان نەگەتیڤ لە ئیشەکە بەڵام وەکو بەهێزی تیشکی خۆر بەڵێ خاصن مانگەکانی 5 و 6 و 7 و 8 لێرە و نیوەڕۆی بڵین بەلستان زۆر گەرم و تیشکەی زۆر بەخۆت لە دکتۆر دیارە دوای سبینیان دو سبەیتر نەورۆزە خەڵکی زۆر دەستنە دەرەوە ینی وەرزی گەشت و سەیران بەگشتی دەست پێکات واتە لە ئێستاوە ینی زەرورە و کەسانی کە ئەچنە دەرەوە دژەخۆر بەکاربێن بۆ پاراستنی پێستیان بە دڵنیایە وساگەمە بڵێم درەنگی بالەکەی سێناناکەم لە مانگی یەک وردە هەتا و لای خۆمان بەتی نەبێ ینی بێ ڕۆژانە بە شێوەیەکی بڵێن وەکو ڕۆتینێکی ژیان پێویستە هەموو کەسێک دژەخۆر بەکاربێنە هەم بۆ مەسلەی خۆپاراستن لە نەخۆشی مەسلەی جوانکاری و تێکنەچوونی باشە کاریگەریەکەی لەسەر منداڵ چی دەبێت منداڵیش ڕەنگە پێسی ناسکتر بێ هەستیاتر بێ بۆ بەرکەوتنی لەگەڵ خۆر بەڵێ ئەوە من لە چاپیکردنێکیشە باسم کرد مەسلەی منداڵ و تشکی خۆر زۆر گرنگترە وەک لە گەورە چونکە منداڵ پێستی تەواو کامەڵ نەبووە مەسلەی ئەوەیەوە شێرپەنجەی پێست لە کە دروست دەبێ جۆرییانەیە کە ترسناکە زۆر پێیوەستە بەوەی کەوا ئەو منداڵە چنێ لە منداڵیە عزیەتی پێستەکەیدا و لە نەتیجەوێکە خۆی نەپارستووە لە تشکی خۆر جا من بەڕاستی ئەڵێم ئەگەر دایک و باوکێک زۆریش حەز لە دژەخۆر نییە قەیناواز لە خۆتان بێن بەس منداڵەکە ئاگداری بوون چەوری پێ خاستن ئەو ڕۆژانی کە سەیرانە یا ڕۆژانی کازانم منداڵەکە لە باخابێ لە شوێنێکە 2 ساعت 3 ساعت دیارێکە کەمتر خەمیانەکە باش دکتۆر باکەمێک باز لە جوانکاریش بکەین لەم ساڵانەی دواییە بەتایبەت گەنجان زۆر ڕوو لە جوانکاریەکەن ئایا هۆکارەکەی بۆ چیە گەڕێنیتەوە پێ دوایە پێویستیە یان چاولێکەریە یان کرانەوەیە وڵی خۆی چەند هۆیەکی یەکی لەوانە مەسلەی کرانۆیە بە دڵنیاییە و تۆ فەیسبووکە و ئینستاگرامە و سەفەرکردنە بینینی کۆمەلگای ترە کولتوری ترە سێکی میلەتەکان زۆر لێکە و نزیک بوونەوە یەکێکی تریش ئەمە نوعێکە لە لایف ستایل کە تۆ ستاندەردی ژیان بەرز بۆ باسی ئێستا حاڵ ئێستا ناینکەوا بڵێن وەزئی ئیکۆنۆمی وانە زۆر باش نییە بەڵام چەند ساڵێک کورسان لە برەوە بوو
ئەو وای کرد خەڵکی دوای بڵین شتی تر دەگەڕێ خەر خواردن و جلوبەرگەوە نییە دێ بگەڕێتەوە دوایەکەشی مێدیا زۆر دەوری هەیە لەم زمانەیە تۆ کە دەبینریت دەشتێ بە باشترین شێوە بمێنیت ئەو ڕۆ دەرخێکەوە تیا باشی تر بە زانست بێ بە ڕووکەش بە هەرچێ بێت بەڵێ دەریخی دکتۆر زیاتر و کەسانی کە بۆ دێن لای ئەوە نەخۆشن ینی بۆ چارەسەر دێنیان بۆ جوانکاری ینی مەرجە هەموو چارەسەرێکی نەخۆشیەکانی پێستی جوانکاری بێت نەخێر سە بڵێن خەڵکی وا هەیە بڵێن بێروی هەیە سەدەفی هەیە کەڕووی هەیە ئەمە بەیشێ جوانکاری نیە ناڕەحەتیە خورانی هەیە ئازاری هەیە بڵێن قلیشانی هەیە لە پێستاوانی ئەمانە ڕاستە لایەنێکی جوانکاری شتێکە بەس کێشە سەرەکیەکان جوانکاری نییە خەڵکی شکێش هەیە پەڵێکی هەیە لەسەر دەموچاوی بڵێن ئەوە هیچ ناڕەحەتیشی نییە جگە لەوەی کەوا دەبینێت بڵێن هەردوو لە بارەکەی تێدا بەڵێ بەشە مامۆستا ببوورە دکتۆر پێست گەورەترین ئۆرگانی لە شەڕ ڕەنگە زۆرترین بەریەکەوتنی لەگەڵ هەتاوە هەبێ ئایا ینی جیاوازیە لە نێوان شوێنەکانە بۆن ناکرێ بڵێن پێستی دەموچاو زیاتر معارەزە بۆی تووشی کێشە بێ لەگەڵ شوێنەکانی ترا چونکەیتر بەرە وەرزی هاوین و گەرما ئەڕۆین چەند مانگێکی تریش ڕەنگە جلی کورتتر خەڵک لە بەریکە باڵیان زیاتر دەرکەوێت چارەسەری ئەمانە چییە؟ زۆر ڕاستە مەسەلەی بڵێ جلوبەرگ ساگەر بڵێن بەراورد بکەین تیشێتێکی سادە کە بڵێن تەنێک بێ بەرامبەر SPF سیە یعنی تۆ بەس لەشت بە تیشێتە پارێزرا بێ ڕادێک لە پاراستنت خۆپاراستنت هەیە لە خۆر دەموچاو دای ناپۆشین ئەگەر هەندێک کەسێکە بەوەی بیرڕای ئاینی و نەبێ بەگشتی لە کوردستان دەموچاو نەپارێزراوە ئەو کاتە تۆ بێ یا بە کڵاوکردنە سەر بۆیە سێبەری بۆ دروستکەی ئەوە تا ڕادەیەک شەبخە بێ کێپس پێونیە یا ئەو تا دژە خۆرێکی باسمان کرد ئەو شتەش پەیڕەوەکرێ بۆ هەموو شوێنێک کە دیارە لەپی بڵێ دەست بێ قۆڵ بێ قاچ بێ دکتۆر بەگشتی ئەو نەخۆشانەی پێست نەخۆشی باوەکانی پێست کە هەن لێرە چین زیاتر وڵی مەسلەی بیرۆ لە هەموو بڵێن جیهان زۆر بڵاوە بەڵێ سەدەفیە کە پێی دەڵێن سورایسیس ئەمە لای خۆمان کەمتر دەرەکەوێت بەڵام بوونی لەناو خەڵکیە فەرقی نییە زۆر لە ئەوروپا بڵین بە نیسبەتە ماڵی دەبین 4 بۆ 5 لە سەدا لە دانیشتوانی ئەوروپا و تەنانەت کوردستانیش پێوە یا ئەفریقاش هەیەە بەڵام بەهۆی گرما و ئەمانە و کەمتر دەرەکەی یعنی ئەمانە شێشتا باون چەند دەرناکەن بەڵام لێرە زیاتر بڵێ هەوکردن بەهۆی کەڕوو بەهۆی بەکتریاوە زیاتر دەرەکەوێت دوایی کێشی پەڵەمان زۆر ئێمە چونکە پێستمان تۆخە هەتامان تاڕادەیە بەتینە خاستن وەرزانی کە هاوین و پێ بەهاروانە کێشی پەڵەمان زۆر لە ئافرەتانە بە دەرەجە یەک تەنانەت پیاوانیش هەمانە تاڕادێک بەڵێ باشە دکتۆر هەندێک کەس پەڵایەن خاڵی ڕەش و قاوەی لەسەر دەموچاوی دروستە بێ ئەگەر هەندێک زانیاریمان لەسەر ئەوە بیتی ئایا هۆکارەکەی بۆ ماوەیە یان هۆکارەکەی تیشکی خۆرە مەرجار خاڵێک دروست بێ ئیتەمە مەترسی نەخۆشی تری لێ بکرێ بەڵێ ئێمە لە زمانی بڵێن دکتۆری پێسا خاڵ و پەڵەجیاکەینەوە ئەگە بڵێ خاڵ بەمانای خاڵەکەی کە دەیبین وشتێکی پسکۆلەیە ئەمە نەخێر مەرجنی ئەوە ترسناک بێ زۆربەی خاڵەکان کە هەیە خاستن کە گەر لە تەمەنێکی زووە هاتبێ ئەو خاڵێکی بڵێن بێترسە بەڵام ئەک هەچ کاتێک ئەو خاڵانە گۆڕانکاری گەورەی ڕوە ڕووبدا ئەو کاتە بێ ببینێت لای پس ینی گۆڕانی کاری لە ڕەنگە ساب ڕێەکەی کاڵ بێت تۆخ بێت و یا تۆخ بێ کاڵی تێکەوێت ئەگەر بڵێن حەجمەکەی گەورە بێ بڵێن ئێمە باسیەوە ناکەین لە ماوەی 10 ساڵە میلیمەتر گەورە بووە بەزەگە لە ماوەی چەند مانگێکە 5 میلیمتر سانتیم گەورە بوو بێ و مەناوی نیشانێکی ئەبێ هینیکی دوایەکەی گە برینی تێکی خوێنبەربوون خورانێکی زۆر ئەمانە لەوانەیە نیشانەی بێکەوە پێویست بکات ئەو خاڵە لابین بۆ بینێرین بۆ پشکنی بەڵێ دکتۆر باس لە کۆمەڵی نەخۆشی باوکرد کە لێرە هەیە بە تایبەت لە ئافرەتانە زۆرە ینی ئەمە کەشوهواکەیە یاخود چی ینی چ پەیوەندی بۆمەوەی وڵی زمانە هیچ نەخۆشی لەوانی کە باسیەکین یەک فاکتەر نییە بڵێن یەک هۆکاری نییە بەگە بینە سەر مەسەری پەڵەکە لە ئافرەت تا زۆرە لێرە هۆرمۆنات کە گۆڕێ لە کاتی سکپریابە لە کاتی بڵین بەکارێنانی بڵین دژە بڵین بوو منعۆمانە خۆیشێک لە هۆکارە سەریچەکان دووش خۆ نەپاراستن لە هەتاوەکو باسمان کرد ئەوەی چێک لەسەر هۆکارە زۆر زۆر سەرچەکان دوای ئەوە بەکارێنانی خواردنەی بەڵێ خواردن بە دەرەجی یەک ڕاستی ئەوە نا بەڵام بەکارێنانی بڵین پێکاتی کیمیایی بڵین لە میکیا جابێ یا جاری وا هەیە هەندێک
کەرەسی کە بڵێن لە ناوماڵە بەکارێنێ ئازێتی پێستەکە ئایا جا خەڵکی وا هەیە لە خێزانە هەیەە بڵین پێستیان تۆخە بڵین کاردانان بۆ تشکی خۆر و بۆ هەند هەوکردنی لە پێستەکە زۆر بەقوترێکە ستیکە بڵین حاڵاتی کە هەیە کە بڵین زۆر دەگمەنە بڵین ئەوە غەڵەتێکی زگماکی هەیە بەڵام ئەوە چتە قاڵبیشترەوە بەس بە شێوکی گشتی خواردن هیچ کارگەری هەیە لەسەر نەخۆشەکانی پێست ناڵێ باسی پەڵەماکە بەڵام بە هەندێک نەخۆشی پێسێ بەڵێ خواردن دەوری هەیە ئەسە بۆ نمەزی بکە خواردنی شیرینی بەڵێن شەکر بە دەرەجەیەوە کارە بۆ دروستبوونی زیبکە ئەمە زۆر باوە ئەمە زۆر بڵین لەم خەڵکە باوە بەڵام ئەم دە ساڵی بڵین ئەخیر لە ئەوروپا لێکۆڵینێکی زۆر کرا لەسەر خواردن و زیبکە بۆمان دەرکەوتووەکەوە شەکر بە دەرەجەی یەک جاران ئەنوت تەنانەت نەستە لەو چۆکلەتمانەش بەڵام ئێمە زین شەکرەکەی ناوی بە دەرەجەی یەک کێشێ جاو شەکرە پاقلا و شتەکانی خۆشمانەگرێتەوە بەڵام گوڵە بەڕۆژە خواردنی تیژ ئەمانە بۆمان نەسلمێنراوە هەرچەنە لە ناو خەڵکە زۆر باوەڕێکی بە قوتێکەوە بەڵێ گوڵە بەڕۆژە دوایڵێ چواردن گوڵۆژە خۆم دوای سێ زیبکەم لێت جاوە بەڵاست نەسلمێنراوە ئەگەر پێستێک چوو ئەبێت چارەسەر بکرێ ڕێگەکانی چارەسەری ئێستا بەتایبەت زۆر لە جوانکاری باسەکرێ ئەگەر لەسەرەوە بۆمان باسی بەتایبەت بۆ تۆکس و فیلەر و ئەمانە کاریگەری تەنها پۆزیتیڤیان هەیە یان نەخێر کاریگەری نەرێنیشیان هەیە بەڵێ تەمان لە جیهانی پزیشکە هیچ شتێ نییە بڵێ بێکارێکی نەرێنی بێ ئەوە بڵین بۆ یەک دڵبین لەوایان بەڵام هەندێک بڵێن چارەسەر هەیە کارگەرەکانی کەمترێکە ترسی کەمترێکە هەندێکە هەیە زیاترەکە سە بڵێن بۆ بۆ تۆکس کە خۆی ژەهرە لە بەکتریا وەرەگرین یەکێک لەو چارەسەرانەی کە بڵێم ئەتوانین نزیک بۆ تۆ لە سفر لە بڵین ترسی بڵین ئەوی کەوا مشکلە مامە دروستکە کێشە مامە دروستکە فیلەر هەندێک جار ڕوو ئەدات ئەگەر یەکێک هەستیاریشی هەیە بۆ مادەی فیلەرەکە خۆی یا ئەگەر بڵین لە کاتی تێک ئەو فیلەرە چی ئەگەر لەسەرەوە زانیاری بینەرانی باشتر بۆ ئاسانیکەینەوە بوو تۆکس مادەیە کە ماسوولگەکانی دەموچاومان بۆ خاوەکاتەوە وای لێکە توانای گریژبوونی کەم بێتەوە فیلەر نەخێر بە پێچوانە فیلەر چەوری کە فەوتاوە لە نەتیجەی تەمەنەوە بۆمان پڕکات و کۆڵێ قەبارەمان بۆ زیاکە اینجا فیلەرەکە مادەیە کە تۆ بە ڕێژەیەکی زیاتر تێکی وەک لە بوتۆکسەکە هەر ئەوەشە بە دەرەجە یەک بۆیە بوتۆکسەکە کەم کێشەترێکە وەک لە فیلەر چکە فیلەر کە بڵین بارستەکەی زۆرترەتیەکی خیتە دەموچاوە ئەکرێ بڵین بەکتریا لەگەڵ بچێتە ناوی یاوتە هەستیاری لە لای کەسەکە و پاوی بەڵێ دکتۆر لەسەر چارەسەرەکان بۆستین بەگشتی چارەسەرەکانی نەخۆشەکانی پێز ئێستا لەیزەر بەکاردێت بۆ هەندێک چارەسەر بۆچونێکی باو هەیە ینی جۆرە ترسێکیشە لای هەندێک لە خەڵکی کە زیانی هەبێت لەیزەر بەڵێ تەمان لەیزەر شۆڕشێ بوو لە جیهانی پێستە بڵین لە ساڵی نەوەکانەوە لە برەوە بۆ تا ئێستاش بڵین تازەگەری تایە شتی باشی تایە چارەسێکی زۆر باشە بۆ لایەنی ئەو ترسێکەوە خەڵکی هێتی ئەمە تیشکە و پەیوەندی بە شێرپەنجەوەی نەخێر ئەوە ترسی نییە تەنانەت لە زۆر شوێن بۆ ئافرەتی دووگیان بڵێ سپڕیش بەکارێرا و کێشێکی تونی بەڵام بە دەرنیە لە هەندی کێشەی ئەوەی لە کێشەکانە مەسلەی پەڵە بێ یا ئەو تا ئەوەی پێڵەن سووتان بێ یا هەندێک جار تۆ بۆ شتێ بەکارێنی دەرەنجامێکی پێچوانی هەیە لە ئەوروپا زۆر دوورکەوتوین تۆ لە بەکارهێنانی لێزەر بۆ پەڵە وەکو بڵین ماڵە بێ یا پەڵەی دوای زیبکە بێ نەک شوێن چاڵی پەڵەی ڕنگ باس دەکەم ئەمە شتی ترمان هەیە بۆ چووکە لێزەر بۆمان دەرکەوتووە ئەو گەرمێکی ئەگەیەنتە پێستەکە لەوانەیە خراپمان بێت بەڵام وەکو ترسی بڵین کوشندە یا مەترسی گەورە نەخێر کێشەمانی لەوە بۆی دوور نەکەینەوە لەو نقطەی باسی ماڵەت کرا مەڕەنگە کێشەیەکی گەورە بێ لای هەندێک کەس حاڵەتی دەرونیش لای ئەو کەسانە دروست بکە ئەگەر لەسەر ماڵە قسەمان بۆ بکەی ئایا خۆی لە ئەچیان پێویستی بە سەردانی پزیشک و بەکارهێنانی دەرمان هەیە بڵێ ماڵێکی لەو کێشە گەورانی کە لە پێستە هەیە ئەگەر ماڵەیەک لە دوای سکپڕبوونەوە لە دوای حملەوە دروست بێ لە چەند هەفتەی یەکەمە کاڵبوونەوەی پێ ڕووینەیە مانای وایە خۆی لە خۆیلاچوونی زۆر ئەستەمە بێ چارەسەری بۆ بکرێ و تا زۆر چارەسەر بکرێ باشترێکە بەڵام ئەگەر بینیمان دوای فترەی سکپڕێکە و کە منداڵەکە دایک بوو دایکەکە ڕەنگی هەموو پێستی وردە و دەکاڵە بێتە ئەو شوێنانەی کە تۆخ بۆتەوە ئەو کاتەوە نیشانێکی باشە ئەکرێت بە بەکارهێنانی دژە خۆر بۆڵێ لە لای نەخۆشەکە خۆی بەردەوام بێ لەسەر ئەوە و چەند هەفتەیەکی باتێ باشتر نەبوو کاڵبوونی پێ و دیارە بە دڵنیایی بێ پسپۆر ببینە بەڵێ دکتۆر لەسەر بەکارهێنانی لێزەر هەندێک کەس بۆ لابرنی و بەکارهێنن
ئەمە هیچ زیانێکی نییە نییەوە بڵێن لە دەستێکی شارەزا هیچ کێشێکی نییە بڵێن ئەگەیکی زۆر نەشارەزاوێ بڵێن پێستەکەی پێ بچێنێ بەڵام باسی پەڵەم کە ئەویکیان بەڵام لەیزەر بۆ مولابردن بۆ لابردنی کێشەی زیگماشی سووربوونی زیگماکی بۆ لابردنی تاتوو بۆ هەندێک گەنجکردنەوە ئەمانە سپاس دکتۆر ئەگەر شتێکت ما بێوەکو ڕێنمایی بۆ خۆپارێزیش پێ لە نەگرفتەکانی پێست سپاس دەکەین وەڵایتر ئەوەی کەمێتەوە پێست زۆر هەستیارە ئەوەی کە خەڵکی لای خۆمان زۆر هەست دەکەن چارەسەرەکان خۆیان لەلا کۆڵان بێ یا خۆیان بە ویستی خۆیان بەکاری بێن من دەڵێم هەر وریای ئەوە پێستی خۆتان ئازاد بێنن دوو دڵیتان هەبوو پسپۆرت بابتان سپاس دکتۆر دەشە لەتی سپاس دەکەین بەخێر بێجارێکی دیکە بە هیوای تەنووسی بۆ بەڕێستان و بۆ بیرانی